دوامین ڕۆژی پێشانگایە ئەمڕۆژ هاوشێوەی دوێنێ لێرە کۆمەڵێک پانێڵ و چالاکی بەڕەوە دەچن بە بەشداری چەندین ئەدیب و نووسەری کورد و بیانی لە ناو دەرەوەی وڵات بۆیە ئێوە دەرفەتێکی باشە بۆ کەسانەی کە خولیا خوێندنەوەیان هەیە بێن لێرە لەوانەیە دەرفەتی بینینی نووسەری دڵخوازی خۆتانتان هەبێ ئەوە جگەلەوەی لێرە نزیکەی 250 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە و کتێبخانە هەن و زیاتر لە ملیۆنێک ناونیشانی جیاواز بە زمانە جیاوازەکان لێرە بەردەستن و بەشێک لەو کتێبخانە و ناوەندانە داشکانێکی باشیان کردەوە بۆیە و دەرفەتە لە دەست خۆتان مەدەن جگەلەوەش ئەمان 1964 ڕۆژانە لێرە دەبین بەشێک لەو چالاکیانەتان بۆ دەگوازینەوە هەر ئەوەش نییە کۆمەڵێک چاڵەنج و پرسیارمان بۆ ئامادە کردوون ئەو کەسانی کە وەڵامی پرسیارەکانمان دەزانن و بەشداری چاڵەنجەکانمان دەکەن دەبن بە براوەی خەڵات بۆیە کە هاتن سەردانی پێشانگاتان کرد دڵنیابنەوە لەوەی سەرێک لە 1964 ژدەن بۆ ئەوەی ببن بە براوەی خەڵات جگە لەوەش ئێمە بۆ ماوەی دەڕۆژ لێرە دەبین وەکو 1964 و بەیانیان لە کاتژمێردەوە دەرگای پێشانگا کراوە دەبێت تاوەکو هەشتی ئێوارە دڵنیاتان دەکەینەوە لەوەی بەشێک لە چالاکیەکانتان بۆ دەگوازینەوە بۆیە چاوتان لەسەر 1964 بێت.